ئەگەر ئێستا کەسێک لێ بەم تەمەنێ ئەمە سەرکەڵاوەکە من پێم وایە هەر مامۆستابەکەیش بزرگبایەوەی هێناچکە لەو پێشانگای لەو کنفرانسەیە ئێمە یەکێکمان کەناتی یانی هەموو لەبێ لە سۆشیاڵی کاکسانەریش هەنوێ بووە من فەرسەتێکی باش دەستان خۆش بێ شەڵا ئاینیشی بێ ئێمە وەکو ئامادەیی خانزادی کچان شۆخان مامۆستای هونەرم لە ئامادەیی خانزادی کچان ئێمە پێشانگایەکمان کردوتەوانەیە هەم کاری تابلۆکان و کارە دەستێکانی خوێندکارانە ئێمە ساڵانە چەندین پێشانگە لە هەموو بۆنە تایبەتەکانە کار و چالاکی تایبەتمان هەیە بەڵام وەکو ئەم ساڵ پێم خۆش بوو هەم بۆ خوێندکارەکان چوونە دەرەوەی کە بۆ ئەوان وە کەشێکی ئارامە کارەکانی خۆیان نمایش بکرێ لە هۆڵی تەوار کارەکانمان نمایش کرد هەردوو هەرسێ قۆناغی 10 و 11 و 12 بەنسبەت کارەکانەوانەیە ئەو خوێندکارانی کە کاری دەستی ئەەکەن بەنسبەت یەکە سربەستم کردون کارەکانیان ئەتوانن بفرۆشن هەم لە ڕووی مادی و ئەتوانن سوودی لەوەرگرن و ئەو خوێندکارانەی کە پێشم ڕاگەاندون کە ئەتوانن وەکو هاوکاریەک ئەگەر پێویستیان بە پارەکە نیە بیبەخشنە چەنەها نەخۆشی تالاسسی مامان هەیە یاخود نەخۆشەکانی ترمان کە بتوانن سوودێک بۆیان بگەین و هەم لە ڕووی خۆیانەوە پێشانگای کە کارەکانی خۆیان عەرزەکرێن نمایشی چواردەوریان ئەکەن و تواناکانی خۆیان دەرئەخەن و هەر ئەشتوانن لە ڕووی کۆمەڵگا شەوانێ سوودێکمان هەبێ هەرچەنە بە بڕێکی کەمیش بێت دڵی کەسێک خۆش بکەین بۆ پارەیە وەکو قوتابخانەی خانزاد پێشانگایەکمان هەیە بۆ کارە دەستیەکانمان و بۆ تابلۆکانمان زۆربەی خوێندکارەکان بەشدارین و مامۆستاکەمان زۆر هاوکاری کردوین لە کارە دەستیەکانمانە و هەر خوێندکارێک بیەوێ ئەتوانێت کارەکانی بفرۆشێتەوە و هەش کەسێکیش بیەوێ ئەتوانێت بیبەخشێ بە و کەسانی کە نەخۆشن و ئیشەکان زۆر ئیشی جیاوازی تایە ئیشی دەستیە و هێلەکچنین و تابلۆیە و بەڕێنمایی مامۆستاکەمان زۆر بە ئیشەکان کراوە